بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لە ساق من تەندروستێکی باشتان هەبێت و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکتان. ڕۆژتان باش لەگەڵ هاوکارم سنوور بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. دوو تەوەری سەرەکیمان دەبێت ئەمڕۆژ لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی هاوکاری و خێرخوازی ڕێکخراوە خێرخوازیەکان چۆن ئەم کارانە ڕێک بکرێتەوە بە شوێکی گشتی لە هەرێمی کوردستان. سەرمایەدار و بەرهێنەرەکان چەند هاوکاری ئەوانن و ینی خەریکە دەبێتە دیارتێکی بەربڵاو بە تایبەتی کە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان دەچین ئەو هاوکاریانە یاخود ئەو کارە خێرخوازیانەی کە دەکرێن چۆن وا بکرێت کە لەژێر چەترێک و بە شێوەیەکی یاسایی کۆ بکرێنەوە. بەڵێ تەوەرێکی ترمان هەیە ئەمڕۆکە گفتوگۆی لەسەر دەکەین ڕێبین باز لە ئازاری جونگەکان دەکەین. هەڵبەت یەکێکە لە بەربڵاوترین گرفتە تەندروستیەکان کە مرۆڤ دووچاری دەبێت ئازاری جونگەکانە. ڕێبین بە دیاریکراوی ئازاری جونگەی ئەژنۆ بۆ پیکە لە ١٨ کێشی لەشی مرۆڤ لەسەر ئەژنۆکانێتی یاخود لەسەر جونگەی ئەژنۆیەتی بۆیە بەربڵاوترین ئازارە. باویش لەناو خۆمانە هەیەڵێن کە بۆرە بەروزی بەهار ئەچین زیاتر خوێنە جوڵێت و کەش و هەوا خۆشە بێ ئەومانە بزانین ئەمە ڕاستە وەرزەکان تا چەند کاریگەری هەیە دروستبوونی و ئازارانە لە جەستەوە باز لە هۆکارەکانیشی دەکەین بزانین ئایا هۆکارەکان بە شێوەیەکی گشتی هۆکارەکان بۆ چێگەڕێتەوە دیارترین ئەو ئازاران یاخود دیارترین ئەو جوگانەی لە لەشدا کە تووشی ئازار دەبن کامانن و لە هەمان کاتیشدا باز لە ڕێگە چارەکان یاخود ئەو هەنگاوانە دەکەین کە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ ئەوەی کە تەندروستێکی باشمان هەبێت بە دوور بین لەو ئازارانە. ئەمە بەگشتی تەوەرە سەرکیەکانی ئەمڕۆمانە و چەند بڕگە و بابەتێکیشمان هەیە دەچینە لای بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە راپۆرتێکە باز لە گەنجێک دەکات کە کاری ڕۆمانوسی دەکات و ڕۆمانێکی نووسیوە بابێ کۆبینەکەی. من هۆکارجەبارم لەدایک بووی ساڵی 97م پەیمانگای تەکنیکی کۆیم تەواو کردووە بە شینەوت. دوای ئەوەی کە تەخەڕوجم کرد بە پێویستم زانی شتێکی زۆر گرنگ بکەم بۆ قەڵمەکەم بۆ گەلەکەم. ئەویش نووسینی ڕۆمانێکە. ڕۆمانەکە لە چیوە سەری هەڵدا هۆکار چ بوو کە من کەوای لە من کرد ئەو ڕۆمانە بنووسم. سەیری خەڵکەکەمم دەکرد لە هەندێک بابەتدا زۆر داماوە بەشێک لە خەڵکەکەم زۆر سادەیە زانیاری کەمی هەیە. اینجا لەسەر هەموو پەتێک یاری دەکات چەپڵ بۆ هەموو کەسێک لێ دەدا شوێن هەموو کەسێک دەکەوێت. ئیدی بۆیە بە پێویستم زانی کەوا ڕۆمانێک بنووسم سەرتا بیرم کردەوە چی بکەم کەوا دەنگم دەگاتە هەموو کەسێک. باشترین شت بۆی دەنگم گاتە هەموو کەسێک کتێب بوو. ئەمە لە کاتێکدا تەبعاً لە کوردستانیش کتێب زۆر ناخوێنرێتەوە بەڵام باشتر بوو کە لەوەی قسە بۆ 2 کەس بکەم بۆ 3 کەس بکەم کتێبەکە هەر چۆنێک بێ 500 بۆ 600 کەس دەیبینێت. ئیدی دوایەوەی کە دەستم بە کتێب نووسین کرد هەوڵێکی زۆر جددیمدا تقریبا لە ساڵی 2018 دەستم پێ کرد 3 ساڵی خایاند کتێبەکە ڕۆمانێکە لە چەشنی ڕۆمانە. ڕۆمانەکە 450 پەڕە. باز لە چی دەکات؟ باز لە سەرەتا تەبعاً ڕۆمانەکە ناوی مەجنون و مەریەمە. باز لە کەساتێک دەکات بە ناوی مەجنون کە باوکی کەساتێکی بورژوازی هەیە کەساتێکی سیاسی هەیە واتە پلە و پێگەی هەیە لە دەسەڵاتدا. مەجنونی زۆر خۆش ڕادەبوێرە زۆر خۆش دەژی. ئیدی دوای ئەوەی چەند ڕووداوێکی بەسەر دێ وا دەکات کە بیر لە خەڵکەکەی بکاتەوە کە خۆی لە چ ئاستێکە و خەڵکەکەشی لە چ ئاستێکدایە. لەو سەفەرەیدا کەسێک دەناسێ بە ناوی مەریەم. دوای کە مەریەم دەناسێ ئیدی عاشقی یەکتر دەبن کە عاشقی یەکتر دەبن برادەم پێکەوە دەست لە ناو دەست ڕێگەیەکی تازە و نوێ بێکێشە بێمەترسی بێخوێن ڕشتن بگرنە بەر بۆ ئەوەی واقعەتی تاڵی وڵاتەکەیان بگۆڕن. لە ئێستاشدا خەریکی کتێبێکی ترە نووسینی کتێبێکی تر لە چەشنی گەشەپێدانی مرۆییە بە ناوی ئێمە وەک ئەوان نین. نهێنی ئەم قسەی لە چیدایە؟ ئێمە دەلال لە کەساتی ئەرێنی دەکا ئەوانیش دەلال لە کەساتی نەرێنی دەکا. لە ئێستادا من خاوەنی دوکانی خۆم خاوەنی پێشانگای خۆمم بەڵام بەر لەوەی دوکانەکە دابمەزرێنم سیڤیم بۆ زۆر شوێن نارد. یعنی چاوپێکەوتن لەگەڵ زۆر کەس کرد هەوڵمدا تاعیم ببم دابمەزرێم ساڵانێکی زۆرم لەوەدا بە فیڕۆدا. ئیتر ئەوان هەموو بوونە هاندانێک بۆ من قسە ناخۆشەکانیان دڵشکانەکان هەموو بوونە هاندانێک بۆ من تاوەکو من پێشانگایەکی خۆم دابمەزرێنم.
ڕۆژانە کاتێک دێمە ناو دوکانەکەمەوە یەکەم کارێک کە ئەنجامی دەدەم ڕێخستنی کەلوپەل و ئەشیاکانە. دواوێک کە ئەشیاکانم بە تەواوی ڕێخز مەزبوطم کردن اینجا چاوەڕە دەکەم. ئەگەر مشتری هەبوو ئەو مشتریەکان بە جوان و ڕێک و پێکی بەڕێ دەکەم. ئەگەر مشتری نەبوو دادەنیشم دەستەکەم بە خوێندنەوە. جار و باریش کاتێک کتێب دەخوێنمەوە طبعا کتێب کە مێشکمان فراوان دەکات کاتێک کتێب دەخوێنمەوە بیرۆکەم بۆ دێ بۆ کتێبەکەم کە خەریکی نووسینیم بیرۆکەی جوان جوانم بۆ دێ دەفتەری تێبینیم هەیە ڕاستەخۆ دەفتەرەکەم دەکەمەوە و تێبینیەکە دەنووسم دواتر نەقلی دەکەمە سەر کۆمپیوتەرەکەم. کۆتا پەیامم بۆ گەنجەکان تکاتان لێ دەکەم هەر شتێک دەکەن ڕاستەخۆ دەست پێ بکەن هیچی تر باسی مەکەن لەولا ماڵێ بەنیازم ئەوە بکەم ئەوە دابهێنم ئەوە ئەنجام بدەم باسی مەکە لە هیچ کەسێک بڕۆ ئەنجامی بدە اینجا وەرەوە بڵێ کاکە ئەنجاممدا یعنی سەر چی ڕاوەستاوی زۆر بەمان بەنیازی ئەوەین کە کەسێک بێ لە دەرگاکەماندا بڵێ کاکە وەرە باشترین خانوم بۆ کڕی وەرە باشترین ئیشم بۆ دانایی وەرە سەری باشترین سیارم بۆ دابین کردی بۆ هاتوچۆ کەس ئەوەمان پێناڵێ یاخود ئەو نەخۆشی کە لە هەموو جیهاندا بڵاوە بەنیازین کەەوە جانتە پارەیەک بدۆزینەوە کەسمان ئەو جانتە پارە نادۆزینەوە دەبێت دەست پێ بکەین ژینگەم گونجاو نییە پارەم بەدەستەوە نییە ئەوانە ناخوا لەکن هیچ کەسێک بەلامانەوە گرنگ نییە مهم نییە تۆ پارە بەدەستەوە نیە کێشەی خۆتە کەواتە کەس کێشەکانی توی بەلاو مهم نییە تۆ دەبێت خۆت هەستی خۆت دەستی خۆت بگری خۆت پشتیوانی خۆت بی لە هەر بارودۆخێکدای لە هەر هەلومەرجێکدای بڕۆ پارە قەرزکەکە دەتەوێت ئیشێ بکەیت ئیشەکە لێ بکۆڵەرەوە شتێکی زۆر گرنگیش کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم تکایە هیچ کارێک هیچ ئیشێک بێ ڕاوێژکردن ئەنجام مەدەن. ئەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەک پێشتر ئاماژەمان پێدا باس لە کارە خێرخوازیەکان دەکەین بە تایبەتی لە مۆرزەدا کە بەرەو زیاتر وەرزی مانگی ڕەمەزان دەچین لە مانگەدا کارە خێرخوازیەکان هاوکاریەکان زۆرتر دەبن ئەوانەی کە دایانەوێت کاری خێر بکەن چ لەوە بەرهێنەر و دۆڵەمەنەکان زیاتر لە مانگەیە کارەکانیان زیاتر دەبێت و ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە لە هەمووی بابەتەکە گرنگتر ئەوەیە کە زۆر لێرە و لەوێ ئێستا دەستکراوە بۆ کارانە ئەم بابەتە پێویستی بە ڕێخستنەوەیەک نییە سەرپەرشتیارێک بە شوەیەکی گشتی هەبێت بۆ ئەوەی کە پێداویستیەکانەوەی کە هاوکاری دەکرێت لە نێوان لە لایەن دۆڵەمەندەکانیان هەر کەسێکی تر بێ کە دەیەوێت خێرێ بکات یان زەکات بکات بە دروستی بکاتە دەستی خەڵکی فەقیرۆژە. گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا ڕێکەوت حامد کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕێکخراوی لێیادن مامۆستا ڕێکەوت باری باش و بەخێراتی مامۆستا ڕێکەوتک و ناسانیەک سەرەتا بۆ ڕێکخراوەکە بزانین ڕێکخراوی لێیاد لە ساڵی چەند دامەزراوە بیرۆکەکەی ئەگەڕێتەوە بۆکەی و ئاماژتان لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە چی بووە؟ بەڵێ دەستخۆشیتان لە یەکەم بۆ جاری دۆمەتان بیرمەوە لەشی ئێوە ساخێر زۆر سپاسانەکەم. ڕێکخراوی لەیاد لە ساڵی 2019ەوە ئیجازەمان وەرگرتەوە بە فەرمی ئیشەکەین بەڵام من پێش ڕێکخراوەکە هەر کاری خێرخوازیم کردووە خۆبەخشانە زۆر حەزم لە کاری خێری بووە یارمەتی زۆر مناڵان و هەژاران و ئەوەش بە هینی من نانە هەر وەکو شخصی نەچوومەتە ڕێکخراوی ترەوە بەڵام لە دوای 2019 هاوڕێکانم زۆر تەجیعیان کردم وتیان بۆ ڕێکخراوێک دانانەی بۆی ئیشەکانی هەموو کۆ بێتەوانێ و لە ئەرشیفی خۆتا داینەی چ جۆرە کارێککەن لە ڕێکخراوەکەتان زیاتر هەر خێرخوازی چ گۆرە کارێکی خێرخوازیەکەن؟ ڕێکخراوەکەی ئێمە هەمە جۆرە هەمانە مناڵمان هەیە پێویستی بە عملیاتە یان یەکێک پێویستی بە عملیات بێ پارەی نەشتەرگەریەکەی نەبێ بۆی بکرێ ئەتوانین لە ڕێکخراوەکەەوە یارمەتی بین. بعضێک کەسی ترمان هەیە مناڵەکانی ئەڵێ توانام نییە بیبم بۆ مەکتەب لەبەرەوەی کری پاسم بۆ نادرێ یان هاتوو چۆکەین بۆ نادرێ چەند مناڵمان هەیە خوێندکاران ئەوانەمان گرتۆتە ئەستۆ کەواتە توانیوتانە ئامانجە بپێکن کە لە پێناوی سپاس بۆخوا ئەجا خەڵکانێکی زۆرمان هەیە ماگانە سەبەتە خۆراکیان بۆ ئەبین ئەوە هەر بەردەوام میتر ئەوە ناونووسکراون لای ئێمە و هەموو مانگی بۆیان دەبین ئەگەر ینی ئەو بوارانەی کە ئێوە کاری تیاکەن یان ئەو توانامادی ئێوە چەنە بۆ ئێکە خەڵک پەیوەندیتان پێوە بکەن و توانن هاوکاری ئێمەش بەپێی داهاتەکەی خۆمانە ئەگەر ناڵێم ماگانە ئێمە هەموو مانگێک سەبەتە خۆراکمان هەیە ئەگەر لە ڕێی پێیجەکەەوە سەیری بکەن هەموو مانگێک سەبەتە خۆراک تەوزیع ئەەکەین دیاریکراون ئەو کەسانەی کە بۆیان نەبەر یان هەر کەسێک کە بە پێی ماگانە ئەگۆڕێت پێویست بێت ئەمەی کە ئێستا کردومانە
مجموعەیەکی زۆر تقریبان 368 ماڵە ئەمە سابتن یعنی هەموو مانگێک بۆیان نەبم. کەواتە هاوڵاتی تریش یا خێزانەکانی تریش ئەتوان پەیوەندیتان پێوەکەن چۆن پەیوەندیتان پێوەکەن لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆتانەوە یان ئەتوانێت لە ڕێی پیجەکەەوە قسەمان لەگەڵەکە یان ڕقم تەلەفۆنی من زۆر جار تەلەفۆنم بۆکەن بەڵام خەڵکی تازە ژێتە ناوە ینی هەر ئەوە نییە هەرەوە مجموعە ماڵە بێ. ئێستا من دوێنێ ناپێرێ ڕۆشتم بۆ لای کەسێکی تر لە شوقەکانی سابوونکەران دوو شوقەی لێیە من بەخەڵەت ڕۆشتم چون بۆ ئەو شوقەی وتی مناڵێکمان هەیە مشکلی دەمودانی هەیە ناتوانین مناڵەکە نوقسانە و ئەوە بکەین کە چوومە ئەوێ سەیرەکەم ئەو شوقەکەی خوارەوەی وت ئەوەی بەرامبەر حەمامی مفتی بوو سەیرم پێشنێ گوتی ئێرە خەڵکی زۆر فەقیری تایە سوپاس بۆخوا کە چوومە ئەوێ هەر لەو شوقای 11 ماڵم دەستنیشان کرد و ناونووسم کردن کە پێویستیان بە هاوکاریە. توانای مادیتان ئەوەندە زۆرە کە بتوان هاوکاری ئەو کەسێک کە پێویستێتی بتوان هاوکاری بکەن گرفتی مادیتان نەبووە بۆ بەرهێنەرەکان دۆڵەمەندەکان لایەن هەیە فانتان هەیە کە بتوان بەپێی پێویست هاوکاری هەموو هەتا ئێستا هیچ وە بەرهێنەرێک نەهاتوە یارمەتی ئێمە بە کەسی دەوڵەمەنی یارمەتی نیاوی هەمووی لە فەقیرەکە یارمەتیمانە ئەوەی کە وەسەتە. خۆتان هیچ پەیوەندێکتان پێوە نەکردوون داوایەکەن کە هاوکاریتان بکەن؟ چوین بۆ لایەن قسەمان لەگەڵا کردوون لە بەرنامەکانەوە پێیان نەڵین تا ئێستا کەس نەبوو بەڵام جی لە وەسەتەکە زۆر باشن. من هاوڕێکانم زۆر یارمەتیمێن ئەوانی دەرەوەی وڵات خزمەکانی خۆم پورزاکانم یارمەتیم زۆر ئەیە. بەس ئەو بڕە هاوکاری ئەوەندە نابێوانە مامۆستا ئەگەر بەو شێوەیە بێ وەڵاهی سواز بەخوا باشن باشە باشە شکر ینی پشتان بەس بە چینەمام ناوەندەکە زۆر کە زیاتر موچە خۆرەوانە وەڵاهی موچە خۆرەکان ئەوەی کاسبن یارمەتیمانەیە بە بەرهێنەر و دۆڵەمەندەکان دیە کە تا ئێسەیە کەس بە منی نەوتوە یەک مناڵە 35,000 پاسەکەی بۆ بە ڕەنگە زۆر جار ڕێبین کەمبوونەوەی متمانە بوو بێ بە تایبەت بە ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی ئەتر ئەگەر وە بەرهێن بێ یاخود هاوڵاتی بێ بڵێ گەر ئێمە کاری خێرخوازیکەن یاخود بە بڕەپارێک بەشدار بێن ڕەنگە و پارێن نەگاتە شوێنی مەبەست حەقی خۆیەتی بەڵام ئەتوانێت ئەو متمانێت چۆن باشە ئەو متمانێ ئەتوانێت ئێستا کاک ڕێبین تەلەفۆنێکم بۆ بکە کەسێکی دەوڵەمەند بڵێ 4 ماڵم پێ بناسێنە هیچ نەیە بە من ئەو کاتە خۆی ڕاست من خۆم ئەم 4 ماڵی پێ ئەناسێنم ئەم 4 مناڵی پێ ئەناسێنم ئەم 4 مناڵە نوقسانی پێ ئەناسێنم دایوی شیرەکە ماگانە خۆی بووی بەرە ئەگەر خۆشی مەجای نییە یەک جار بێ لەگەڵم بە ماڵەکە بڵێ ئەمە ڕقم تەلەفۆنی منە قەیچێکە حەقی خۆیتی سێکەم پێنەکە ئەگەر ئەم دیوەی پێچەوانە بێت ئێستا بە تایبەتی کۆمپانیا گەورەکان لارێمی کوردستان خۆیان بۆ خۆیان بەشی خێرخوازیان هەیە یان ڕێکخراوێکیان دروست کردووە کاری خێرخوازیە کرد ئێوە بچن ئەو ماڵە هەژارانە بناسێرن بەو ڕێکخراوانەی ئەوان بۆ ئەوی کە بتوان هاوکاریان بکەن خۆ کردومە من یعنی چەند ڕێکخراوی تر هەیە ناوی ئەو خەڵکانە ماوەتێ ینی ئەوە ئەەکەم من نالم خۆشەر نییە بیا بە من قەیچەکە من ئەو کاتم پێ خۆشە خۆی ئەرکەکە لێسەر من سووکە بێ ئەی من تۆ هەموو مانگێک ئەم هەموو ماڵە ئەگەڕی زۆرە کەواتە هەماهەنگیتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان بەڵێ من زۆر جاریان ئێستا زۆر کەسێ من پار ڕەمەزان کابراایەک لە سوید هاتەوە نەمەناسی تەلەفۆنی بۆ کردم وتی حەزەکەم بە یەکەوە تۆزێ ماڵ بگەڕین حەقی خۆیەتی با بگەڕێ لەگەڵم چوین مجموعەیە ماڵمان برد زەرفەکان نەمزانی چەندی تایە هەر ماڵە و زەرفێکی بۆ دانا 8 ماڵ سەرەی نوێ ماڵ بوو وتی کاکە منی تر ناگەڕێم لەگەڵ تۆیە ئەم خەڵکا بینیم ئاوا من نەمزانی وە ژیانی خەڵک وایە دۆخەکە ئەوەندە خراپ باوەڕکە هەر یەکسەر داپەزی ئەمە شتەکان بۆ تۆ خوا حافیز ئێستاش هەروایە خەڵکی زۆر هەیە چاوەڕێی هاوکاری بکەن ئەم زستانە ماڵ هەبووە مناڵەکەی نوقسانە کەمەندامە لایلۆنی تێوە پێچاوە بەتانی پێوە پێچا بوو زۆپاکەی ئیشی ناکە بۆی سەرمانەوە بۆی سەرمانێنەوەتی ئەم زستانە من زیاتر هەر خەریکی نەوت بووم دۆخەکەەوە نەخراب بوو باوەڕکە هەر بەدەبە چەند عیلە هەبووە دەبێ نەوتی بزدیترین باەتی خ دەبێت چێ بەشی 2 ڕۆژ ناکە بکەیتە زۆپاکەوە ئەو دەبەی ماچە کرد ئەوەندە پێویستە بەخوای گەورە باشە مامۆستا ڕێکەوت کاتێ
کە ئەو ژمارە خێزانە ناکەوتە 300 ئەوە لای خۆمان تۆمارە بەردەوام هاوکاریانەکەن ئەگە خێزانێکی نوێ داوای هاوکاری لێ بکە ئێوە پێشەوەی کە هاوکاریان پێ بگەنن پێشتر هەڵسەنگاندنێکیان بۆکەن نزیک و چاودێریانەکەن بزانن ئایا هەر بەڕاستی ئەم خێزانە پێویستی بە هاوکاری یاخودنا نا بەتاکید ئەوە ناڵێم ئێستا کە من ئەو ماڵی کە بۆم باس کردی وتم لە شوقەکان ناونووسم کردوون ئەو ریزە دوکانی ژێر شوقەکان یەک لە یەک پرسیارم کردوون لە کاتی خوارەوە لەسەرەوە پرسیاری ئەم ماڵانم کردوتمە بزانم بە تاکید ئەم شتا وایە چکم لەبەرەوەیەوە شتێکی ئامانەتە هەم بۆ خۆشم هەم بۆ ئەو کەسەش بەڵام خۆ خەڵکێکی شەیە تۆ جاری وایە من کاتی کردینەکە شتمان تەوزیعەکە ژنێک تەلەفۆنی بۆ کردم هەرەی و مردی نەبرسانان نییە بیخۆین وەز ئەم خراپە باوەڕەکەی دوی شەو تەلەفۆن لەسەر تەلەفۆن ئیتر بۆ بەیانی بە هاوڕێکانم وتم کاکە یەکەم ماڵ بە ئەوە دەست پێ بکەین وەزیان زۆر خراپە کە ژنەکە هاتە دەرەوانێت شتەکانمان نایە و هاتینە ئەم لاوە لە سەپەرمارکێتەکە شتی تر بکڕین وتی کاکە ئێوە شتی ئێنێ لەو سەرەوە بمانێنێت تۆی بە خۆمانێ فرۆشێتە ئەوەش ئەم مامساڕێکەوت ئەم جۆرە بابەتی کاری خێرخوازی و هاوکاریانە پێویستی بە ڕێخستنەوەیەک نییە بە تایبەتی ئێستا ڕێکخراوەکانی لەو جۆرانە زۆر بوون بتانەت کەسیش زۆر بوو ینی خۆی هەڵەستێ بە ئەو کارانە ئەگەر بابەتێکە بێت مەبەستم ئەوە نییە کە سانسۆرێک دابدریان شتێک دابدرێ بۆی کەس نەبێ بۆ ئێم متمانەیە هەبێت لە نێوان کەسانی دۆڵەمەدیان و کەسانێک یانە کاری خێرخوازی بکەن لەگەڵ کەسانی کە بنە هۆکار بۆ گەیاندنی و بابەتانە خۆی ئەوە ڕاستەکەی بەڵام مشکلەکە ئەزانی لە چیایە من ئەگەر سی پەیجەکە و کرد بێ ڕێکخراوەکەی ئێمە باوەڕ ناکەم تای بە ڕسم داوەزی بێ ینی هەر بۆنێتی خۆمان وایە تۆ ئایدەیەک مناڵەکەی پێویستی پێیتی یان ئەو ژنە پێویستی پێیتی مافرۆز نییە من بچم ڤیدۆی بکەم و داینێم بۆ لەبەروی ئەو مناڵە لەوە چە مستەقبەل ببێ بە مهندیس ببێ بە دکتۆر لە کولتوری ئێمە هەروایە سبێنێ بێ بەتانە بووی بەرزترین ئینسانیش دەرچێ ئاڵێن تۆ هەروە بووی فڵان کەس یارمەتی یای دروستە خێزانەکان خێزانەکان باش خۆش نییە خۆشم مرتاح نیم ینی خۆشم مرتاح نیم لەو شێوەیە بەڵام لەوە چێ ڕێکخراوێکی تر هەبێ ڤیدۆیەکە بڵاویە کاتەوە ئەهێنێتە سەر شاشە من ئەمەم پێ خۆش نییە کەواتە توانین بڵێن ئەوە جیاوازیەکی ئێوەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا یاخود پرسیارەکە بۆ شێوە بکەم کە زۆر ڕێکخراوی تر هەن کە کاری خێرخوازیەکەن جیاوازی ڕێکخراوەکەی ئێوە لەگەڵ ڕێکخراوەکانی تراچی وەڵاهی من وەکو شخصی خۆم کە لەم ڕێکخراوە ئیشەکەم بە هەموو شێگوتومە ئەو شتا حەزم پێی نییە یعنی حەزم بە ئەوە نییە کە کەسێک بێنمە سەر شاشە هاوار بکە بگری بتوانم یەم ئەلێم کاگڕێبین شخصێکی وا هەیە وەزئی ئاوایە بتوانی یارمەتی بێ مەبەستم ڕێخستنەوەی کارەکان من ئەوە بوو ینی ئێستا دوو دیوە بابەتەکە لەوانێ سەرمایهدار وە بەرهێنەرەکان یان ئەو کەسانەی کە بازرگانەکان ئێستا بەیانە هاوکاری هەندێک کەس بکەن بەداخەوە ینی هەندێک کەسیش هەیە ئەو دۆخە بە شێوەیەکی کە ئەخۆزێتەوە بۆ ناساندنی خۆیەتی بۆ هەندێک جار هەیە لەوانێ ئەوش خۆی سوودێکی لێوەرگرە بەنایەوە کە فەندی ڕێکخراوەکەی منە و منیش ڕێکخراوەکەم پێویستی بە هاوکاری و ئەم بابەتانە هەیە بەبستم لە بابەتەکە ئەوە بوو بە تایبەتی ئێستا بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانە چین و نزیک بووینەوە کاری خێرخوازی و هاوکاری لەم مانگایە زیاتری شەبێ ئەمە لەسەر ئاستی حکومی پێویستی نازانم بە یاسایەکە بێ ڕێخستنێکە بێ یان ڕێکخراوەکان خۆتان هەر حکوومەتیش نەبێ بتوانن پێکەوە دابنیشن ئەو وردەکاری بابەتانە ڕێکی بخەنەوە نازانم ئەوەی کە سندوقێکە بێ هەمووی هاوکاریەکان ببرێتە ئەوێ و تیمی لێکۆڵینەوەی وردە بێت ئەو بابەتانەش نەبێت کە مردمێ خۆم دەربخەم بەو بابەتە ببوورە مەبەستم جەنابتان نییە کە ڕوو لە دەمی ئێوە بێ ئەمانە پێویستی بە ڕێخستنەوەیەکی تەواو نییە بۆی کارانە بکرێن من دایمەن وتومە لە بەرنامەکانیشە زۆر جار باسیەوەم کردووە وتومە من پێم باشە هەچ ڕێکخراوێک ئیش ئەکا یەک سنووقی گەورەی بۆ دانێ من چەند ماڵم هەیە کەسێکی تر چەند ماڵیە ڕێکخراوی تر چەند ماڵیە لە ڕێ ئەو سنووقەوە لیژنەیەکی بۆ دانرێ و تەوزیعکرێ شتێکی زۆر باشە بەس ئایا ئەیکەن ئەنی بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکرێەوە گرفتان نییە من بە هەموو شێوەیەک من پێم خۆشەوە لەوە چێ ئەرکەکە بۆ من ئاسانتر بێ هەرجگە لەوەش لەوانەیە بۆ منە ناوبانگی ڕێکخراوەکانی هەندێک کەسی تر هەیە لەوانەیە ئەوە بەدڵسۆزی من پێت ئەڵێم شتێکی زۆر باشە ئەوە بەڵام خۆی ئەوە مهمە کە بکرێ
ئێستا تۆچی بۆ ڕێکخراوێکی تراڵی بێ زەحمەت شتێکی ئاوا هەیە ئەڵێ من ئیش بۆ خۆمەکەم ینی داهاتی خۆی بۆ خۆیێکی تایبەت هەیە بە زەکات و سەرفیترە لە هەرێمی کوردستان تایسە نەمیستوە بەس من ڕەمەزانان زەکاتمان زۆر بۆیە ئەلێن بێن بە پێداویستی خۆراک لە ڕووی وەرگرتنی مۆڵەتەوە بۆ کاری ڕێکخراوەی کارێکی ئاسانیان قورسە وەڵی زۆر یارمەتیان نام سوپاس بۆخوا زۆر بە ئاسانی ئیشەڵا شتەکان هەمووی ڕۆشت ماوەی 4 ساڵیشە بەردەوامن لە کاتی کاڵی 4 ساڵە 2009ەوە هەتا ئێستاکە بۆ کاتی کۆرۆنا هیچ چالاکیە یاخود هیچ کارێکی تایبەتان هەبوو بۆ بوارە لە کاتی کۆرۆنا زۆر یارمەتی خەڵ هەر لە سەعانوی بیانیەوە هاتینە دەرەوە بەخوا جاریوا بوو 12 شەو ناڕۆشتینەوە ئەو دۆخەدۆخێکی زۆر ناخۆش بوو خەڵک زۆر مەعاش نەبوو دەوام نەبوو مناڵی ئەبوو من لەو کاتەیە خەڵک هەبووە کە سەبەتە خۆراکم بۆ بەرد ئەوی بە قوربانێ بم ئەوە بەرەوانێ بۆم بە دوخت و شیر بۆ مناڵەکەم یعنی خەڵک لەو کاتا زۆر وەزعی خراپ بوو بە پێی ئەزمونێکی خۆتان باشترە هەتانیانی لە 2009ەوە تاوەکو ئێستا کاری خێرخوازی و هاوکاریکردن و ڕۆحیەتی هاوکاریکردنی ناو خەڵک چۆن بوو ینی پێشتر باش بۆیان ئێستا وەڵاهی مناڵێم ئێستا زۆر خراپە هاوکاریەکان کەم بوونەتەوە هاوکاریەکانمان من ناڵێم خەڵکانێکی ڕەفیقم هەن کە دایمەن دەستیان بە منەوەیە منیش بەو مێقداری ئەوان ئەتوانم ئیش بکەم ئەگەر ئێستا وەڵا ئەوان یارمەتی منێن من لە ڕابردووە چۆن بوو ڕابردوو باش نەبووم نەوەسم لە ڕابردووە چۆن بوو کاڵێ ئێستا دۆخەکە باش نییە لە ڕابردووە هاوکاریەکانتان زۆرتر بوو زۆرتر بوو بەس ئێستا کەم بۆتەوە هاوکاریەکان کەم بۆتەوە یاخود ڕێژی هەژاری زیادی کردەوە ڕێژی هەژاری زیادی کردووە ئەو کەسانی کە یارمەتیمان ئەیەن تۆزێک وەکو جاران نییە بەس لە مانگی ڕەمەزانە ماشەڵا زۆرە من دایمەن وتومە کاکە خۆتۆ خەڵک هەر لە ڕەمەزانە نان ناخوا هەر لە ڕەمەزانە شیر نایە بە مناڵەکەی هەر لە ڕەمەزانە کرێچی نییە هەر لە ڕەمەزانە خێر وانە هەر لە ڕەمەزانە خێر ناکرێت تۆ خێر هەر خێرە کاتێک خێرە کە تۆ پێویستی بە من بێ ئەو کاتە من یارمەتی تۆ بەس لە هەندێک وڵاتانی ئیسلامی چنوور بە تایبەتی ینی سندوقێک هەیە بۆ زەکات و سەرفیترا کە ئەم کاتێک کە کرێخرێتە ناو سندوقەوە ئەو کاتە بەپی پێویستی ئەو پارەیە دەرەهێنرێتەوە و بە پێک پێویستی کاتەکان وەکو تۆڵی لەوانەیە لە مانگی ڕەمەزانە کاری خێرخوازی زۆر بێت بەڵام کە کاتێک کە زستانیت ماڵێکی لەو شێوەی کە باسی ئەەکەیت مناڵەکەی بە لایلۆن ئەبستێتەوە و چاوەڕێوە کاتکە تۆ دەبێ نەوتی بۆ ببەی ئەو خێزانە لەوانەیە لەو کاتا زۆر زۆر پێویستی پێبێ بۆ واناکە ڕێکی بخەنەوە لەو کاتە ناکە بۆ کووتت یانی ئێستا بە لێشاو لەوانێ بۆ ماڵی خەڵکی فەقیر وەژە لە مانگی ڕەمەزان هاوکاریان بۆ بچێت بەڵام لە ماڵەکانی ترا کە زۆریش پێویستیان هاوکاریان بۆ نەچێت من پێت ئەڵێ من هەر یەکەم جار وتم ئەگەر ئەمە بکرێشتێکی زۆر باشە ئایا ئەیکەن داواتان نەکردەوە ساڕێکە دیاوکو لێرەوە ئەڵێم چ ڕێکخراوێک بۆ نایکەن بە پرۆژەیەک ئێوەش بە شێوازێکی لەو شێوەیە ئەو بۆیە ئەوە بۆ شێوازە ڕێک بخرێتەوە باوەڕکە ینی یەکێک نییە بێتە پێش بە دەمە هاتن نیە بۆ بابەتەکە نایێت لەوە ئەچی یەکسەر بڵێ باشە بەسەر چاو کە تەلەفۆنی بۆکەی کە قسەی لەگەڵەکەی بەس کە نەیەتە پێشەوە تۆ چی ئەەکەی سە من ماڵێکمان هەیە لە شێمحیدین دوو مناڵی هەیە هەردوو مناڵەکەی ئۆتیزمە دایکیان سەرەتانی بوو خوا ئەفریقا ئەمری خوای کردو باوکی ماوە باوکێکی داماوی هەیە یعنی نازانێت چی لەو دوو مناڵە ئۆتیزیش منە هەردووکیشان ئۆتیزمن ئەڵێ کە ئاچم ئەویان ئەشۆم ئەمیان بە پەنجەرەکەەوە ئەبەستنەوە سەرچاوی داهاتیان هیچ داهاتێکی نییە داماوە بۆچی لەبەرەوەی ئەم کابرای ناتوانێت ئیشکە ئەو دوو مناڵە بەخێوەکە کرێ چیشە فەرمانبەریش نییە هیچ شتێکی نییە هیچ داهاتێکی نییە ئەو بەچی بژی ئەی باوکەکە ئەڕوا بۆ ئیشکردن ئەم دوو مناڵە لای کێجێ هێڵی چاوەڕێی کەسانی وەکو ئێوە تا وەڵاهی تر سوپاس بۆخوا من ناڵێم دایمەن وتومە خی گەورە یارمەتیان بە ینی من دایمەن وتومە ئەوانی کە ئەم ئیشە ئەکەنیان یارمەتی ئێمە ئەیەن خی گەورە پاداشیان ماتەوە دەست خۆش بەم ساڕێکەوەگە لە کۆتای خوشتێکت ما بێت و ئەگەر ڕوت لە هەردوو دیوەکە بێت ینی هەم فەقیر وەژارەکان بۆ چۆن پەیوەندیتان پێوە بکەن بۆ ئەوی کە بتوان هاوکاریان بن و کەسانی دۆڵەمەند و خوا پێدا و بۆ ئەوی کە بتوانن ئێوەش ئەمەرکە پیرۆزەتان بە خۆبەشی لەسەر شان گرتووە بۆی کە بتوان هاوکاریەکان بگەێنەوە خەڵکی پێویستێتی من ئەوانەی کە پێویستیان بە ئێمە بێت بیانەوێ ناو نووسکەندا ئێمە لە ڕێی ڕێکخراوی لایەتەوە ئەتوانن مەسیجی خۆیان بنێرن عینوانی خۆیان بنێرن ئێمە بە خۆشحالیەوە ئەچین بۆ لایەن و بە پێی توانە هاوکارەکانیان پێ ئەگەێنی هەر کەسێکیش ئەیەوێت
لەڕێ ئەم بەرنامەیەوە یان لەڕێ ڕێکخراوەکەی ئێمەوە یارمەتی خەڵک بە کاکە هیچ نایە بە ئێمە بەس ئەو نەبێ بڵێ 2 ڕقم تەلەفۆنە بەرێ 2 ماڵ لەسەر من ناو نیشانەکەم ناو نیشانەکەیم بەرێ ڕقم تەلەفۆنەکەیم بەرێ عینوانی ماڵەکەم بەرێ بە ئەمانەتەوەی گەێنن کاکە وەرە لەگەڵی ئەچم بۆ ماڵەکە ئەڵێم ئەمە ماڵەکەیە و من خواحافیز خۆی مانگانە بڕوە دەستان خۆش بێ ماندوونە بن مامۆستا ڕێکەوت سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێکەوت حەمید بەڕێوەبەری ڕێکخراوی لایەت سپاس دەکەم بۆ ڕژداریکردنەوەرێ و ماندوو نەبن و لەشتان ساغێکی پیرۆستان لەسەر شادە مامۆستا نمونەتان زۆر بێ لە کۆمەڵگامان بڕگەی دیکەمان هەیە چنوور بڕگەی ناوداران دەچین ئەم جار لای ناساندنی ئەنتۆنی مانگێلا دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە باس لە خانمێک دەکات خاوەنکاری خۆی و توانیوێتی لەسەر پێی خۆی بۆستێت و بشێوەیەکی ژیان بۆ خۆی پەیدا بکات بە بێکەوە بینەری بین. ئەمە یەک لە سوودەکانی سۆشیال میدیایە، دۆزینەوەی هەلیکار بۆ خۆی. ڤینۆس کاری ئامادەکردنی خواردنە. لە پێیجێکەوە دەستی پێکرد. ئێستا لەگەڵ خۆی 13 ژن ڕۆژ تا ئێوارە خواردن بۆ خەڵک ئامادە دەکەن. ماوەی دەست بەکاربوونم تەمەنم 16 ساڵ بوو کە دەستم بە ئیشی خواردن کرد. ئەو کاتە تەمەنێکی کەمم هەبوو، بەڵام ئێستا تەمەنم 24 ساڵە و چەند ساڵێکە مەشغوڵی خواردن ئامادەکردنم. لە سەرەتای تەمەنمەوانەیە خولیایەکی تایبەت ئامادەکردنی خواردنم هەبووە و چانم بڵێم خوێندنەکەم کردە قوربانی بۆ خەونەکەم. لەوانە شامەیشێکی باش نەبێ، بەڵام خۆشەویستیم بۆ ئیشەکەم وای کرد کە خوێندنەکەم کەمە قوربانی بۆ ئیشەکەم. سەرەتای دەست پێکردنم لە مەتبەخی ماڵەوە بوو، ئیشەکەم لە ماڵەوە کرد و پەیجەکە کە دامنا لە سفرەوە دەستم پێ کرد. ئەکاونتێکی تایبەتی خۆم بوو و دواتر کردم بە پەیج و ناوی ڤینۆسم لێنا، ڤینۆس فودم لێنا کە ڤینۆس ناوی خۆمە. دواتر وردە وردە تەڵەب لەسەر خواردنەکانم هەبوو. ماوەی 2 ساڵ لە ماڵەوە خەریکی کاری ئۆردەرات بووم. یاپراخ و شفتە و کفتە و شیرینیە جۆرا و جۆرەکان دروست دەکەن و بە ئۆنلاین دەیفرۆشنەوە. ڤینۆس خۆی خاوەنی بیرۆکەکەیە. هەلیکاری بۆ چەندین کەسی دیکەش ڕەخساندووە. یەکەم چێشتخانەی ئۆردەراتین لە سلێمانیە کە بۆ کوالەتی و بۆ پاکوخاوێنی کە هەیە کاری تیاکەین. ڕۆژانە خواردنەکانمان لە ڕێگای دلیڤەریەوانەی خواردنەکانمانە نێرین
و خواردنەکانیش بەعام زیاتر کە ئێستا وەرزی گەڵامێ و نییە یاپراخی گەڵامێ و زۆر تەڵەبێکی تایبەتی لەسرە و خواردنەکانی کەش ئاماداکرێ کفتەیە کوبەیە شفتەیە ینی ئێمە ڕۆژانە بەپێی تەڵەبی مشتریەکانمان خواردنەکان ئاماداکەین و هیچ خواردنێکیشمان نییە کە با بڵێین بمێنێتەوە بۆ چەند ڕۆژێک مشتریەکە داوای با بڵێین کوباکە گەرما و گەرم ئێمە کوبەکەی بۆ ئاماداکەین. ڤینۆس لە پاڵ ئەم کارەی پەیامێکی هەڵگرتووە کە بەڵێ ژنان و کچانی کورد دەتوانن لەگەڵ برا و هاوسەر و باوکەکانیان کار بکەن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی. ئەمان من ڕۆشتم ئەمان تۆ. راپۆرتێکی دیکەمان هەیە هاوکارەمان ئامادەیان کردووە لەسەر گەڕاتنەوەی باڵندەکان بۆ سروشت. ئێستا هەندێک جار هەیەوانە بینین سرور بە تایبەتیوانە کە ڕۆژی لەدایک بوونیان بۆ ئێستا من کەسێکە ناسم هەر کاتێک ساڵ ڕۆژی لەدایک بوونی بە پێی تەمەنی چەند تەمەنی هەیە ئەوەندە باڵندە گەڕێنێتەوە بۆ ناو سروشت. کارێکی باشە بێگومان خزمەتێکە بەژینگە زۆر بە تایبەتی لە هەندێک ناوچەی هەورامانەوانەی مەنتیقانەی ئێمە کەو زۆرترە گەڕێنەوە بۆ سروشت چووکە سروشتێکی جوانیە ئێستا لە شارباژێریش بە هەماشەوە ئەمەش هەرکەوە ئەمەشیە گەڕێراوەتەوە بۆ سروشت با بینەری بین. باڵندەکان گەڕێنرانەوە بۆ سروشت. 140 باڵندە لە گوندی سەفرە و قامیش لە ناوچەی شارباژێر لە قەفەس دەرهێنران و گەڕانەوە سروشت. لایەنە پەیوەندیدارەکان ئەم هەوڵانە بە گرنگ وەسف دەکەن بۆ ئاشکردنەوەی سروشت و گەڕانەوەی ڕووە ڕاستەقینەکەی. گەر ئێمە نایانکردنەوە بەریانەوە چی ئەمە سەرڕابوونەوە لە ئێسخانیشان نامە. دوێمیان بەڕاستی دەمانێت ئەم سروشتە جوانێت لە ناو نەچێ ئێمە ئەم سروشتە ئێمە بۆ شاخوچەوە بۆ جوانە ئەگە بێتەوە ئەمە سروشتە ئەمەتیانەمێنێ هیچ جوانەکەی لە چیایە. سێش میشان بەڕاستی منوەکو نەفسیان زۆر مرتاحم پێی بگەوە ئەوی شاگەم ئەتوانم مەسەلەن کە بڵێم ینی نەفسیان زۆر پێی مرتاحم. داوا لە خەڵکی شارباژێرەکەم خەڵکی شینگاتەکەم بەڕاستی ئەم دیادە ناشینە تەرەکەن ئەو ڕاوڕاوکردنە نەمێنێ ئەم دیکۆرە ئەم دیادە ناشینە نێڵن خەڵکە بۆ مەسەلەن شەوێک بە 6 حەوکەی کوشتووە شەو بۆ بیسکەویەکان کوشتووە خەڵکە بۆ بزنەکەی کوشتووە کارەکەی هەتا بەیانی باڕاندوێتی یعنی ئەم شاخوچەوە بۆ جوانە بەڕاستی ئێمە بۆ ینی نەفسیان خۆمان پێ مرتاحنکەوە. وڵاتی خۆمان زۆر خۆشەوێ منتخەی خۆمە کوردستانمان خۆش دەوێت بە دەرەجە یەک منتخەی خۆمان خۆش دەوێت دێ خۆشمان خۆشەوێ ئیتر منتخەکە بەڕاستی چەند ساڵێک بوو زۆر بەبێ ڕەحمانە ئەم ڕاوە ئەکرا مەسەلەن کابرا هەبوو ئەچوو کەویە کوشت دە 15 باڕی هەبوو بزنیە کوشکاری لە ناوسکا بوو ئیتر وردە تەقریبەن ئەو شتانە کەم بۆتەوە بەڵام ئێستا تەسەور دەکەم بەم شێوەی کە ئێمە کەو بەردەین و خەڵک تەسەور دەکەم ئەویش ڕاو نەکاو شتەکە خۆشەویستە بۆ خاکوەتانی خۆمان بۆ منتخەی خۆمان بۆ دی خۆمان بۆ وڵاتی خۆمان. کەو یەکێکە لەو باڵندانەی لە سروشتی کوردستاندا زۆرن و بە دەنگە دڵڕفێنەکەیان هەستێکی خۆش بە مرۆڤ دەبەخشن. جارە چەندین کەویان هێناوە کڕیویانە حسابی خۆیان و ئازاری دەکەن. ئەم کاریوان کارێکی زۆر باشە کارێکی زۆر چاکە بۆ ژینگەکە بۆ ناوچەکە و هیوادارم خەڵکی ناوچەکەش ئەگەر چاو لە ئەمانیش نەکەن کەویکە بکردن و بیێنم بەڕایکەن لانی کەم ڕاوی ئەمانە نەکەن ئەمانە نەکوژن بۆی ئەگەر ئەمانە نەکوژن بە 1-2 ساڵی کە سروشتی ناوچەکە وا جوان دەبێتوانێت دەبێت گەڕێتەوە تەبیعەتی ساڵانی خۆی هەشتاکان و حەفتاکان کە لێرە هەموو کاتێک هاتی جۆر لە دەنجەکەوەکان ئەمە ئەتوانین بڵێن پێش هەموو شتێک کارەکە کارێکی مرۆڤ دۆستیە کارێکی ویژدانیە کارێکی ژینگە دۆستیە باڵندە دۆستیە چکە وەکوتمان خی گەورامانەی ئەم باڵندانەی بۆ ژیان لێرە دروست کردووە ئەمە جگەلەوەی بەڕاستی ئازادکردنی ئەم کەوانە جێڕانەوەی ژیانە جێڕانەوەی ئاوەدانیە جێڕانەوەی جوانیە بۆ هەردووشەوەکانمان کاتێک ئەم هەردووکیەوەی ئێمە ئەم ئاژەڵانەی پێوە نامێنێ ئەم کەو کۆترانی پێوە نامێنێ بەڕاستی هەست بە وێرانە ئەەکەی هەست بە خامنەکییانەکەیت لەبەر ئەوەمە خۆی لە خۆی ئاوەدانیە. ئەمە بۆ چەندەمین جارە
هەوڵی ئازادکردنی باڵندە کێویەکان دراوە بە مەبەستی پاراستنی سروشت. کاوان عومەر، گەلی کوردستان، گوندی سەفرا، شارباژێڕ. بەڵێ بەڕێزان لەم بەشەی بەرنمەکەیە باس لە گرفتێکی تەندروستی دەکەین کە زۆر بەمان دەناڵێنین بەدەستیەوە، ئەویش باس لە ئازاری جومگە و ماسوولگەکان دەکەین. بزانین دیارترین ئەو جومگانەی کە لە جەستەدا تووشی ئازار دەبن باوترینیان کامانەیە و هۆکارەکانیان چین، کێش، تەمەن، خواردن و هۆکارەکانی تر ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەم ئازارە. وەرزەکان بێگومان ساردی گەرمی ئەمانە زانین تا چەند کاریگەری هەیە و لەگەڵ ئەوەشدا چی بکەم بۆی کە پارێزراو بین بە دوور بین لە ئازاری جومگەکان. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر شاخەوان عەلی کە بەڕێزیان پسپۆڕی ئێسک و شکاوین. دکتۆر شاخەوان بەیانیت باش و بەخێراتی. بەیانیت باش سەرچاوان. دکتۆر پێشەی کە باس لە دروستبوونی ئازار و هۆکارەکانێکی با جارە سەرەتا بزانین فەرمانی جومگە و ماسوولگەکان چین لە جەستەدا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. تەبەن جوڵۆم لە جومگەکان ناڕۆیە پێکاتی لەشی مرۆڤ پێکاتێکی ئاڵۆزە ئەوەی ئەساسەکەی بە ئێسکە پێیکەرە. خۆمان نەزانی ژمارەیەکی زۆر ئێسکەیە کە لە لەشمانەیە هەندێکیان فەرمانیان پاراستنە وەکو کاسی سەر وەکو بربڕی پشت، بەشێکی زۆریشان فەرمانیان جوڵەیە. جوڵە ئێسکەکان لە جومگەکانە بەیەکەوە ئەنووسێن، جومگەکانیش بەستەرەکان ئێسکەکان بەیەکەوە بەسێ، پاشە ماسوولکە جوڵە دروستەکە. بۆیە دایمەن شتەکان تێکەڵن پێکەوەن، یعنی ئازاری یەکێکیان ئەبێتە هۆی ئازار لەوەی تریانە. هەندێک کەس مەسەلەن بەس لاوازی ماسوولکەی هەبێت جومگەکەشی ئەهێشێ. چەنەها کەسێ بۆ لای ئێمە کێشەی جومگەی ئەژنۆی هەیە، هیچی نییە، هەموو فحوساتێکی بۆ ئەکرێ، هەموو پشکنینێکی بۆ ئەکرێت تەبیعیە. پاش پشکنینێکی بەسیتی ماسوولکانی سێرێکی بەس ماسوولکەی لاوازە. بۆیە وەکو فەرمان جومگەکان جوڵەیان تیاڕۆیە، ڕاگری لەشمانە، پێکەوە لکانی ئێسکەکانە و ماسوولکەکانی جوڵە دروستەکەن. کێشە لە یەکێکیانە بێگومان کێشە بۆ هەردووکیان دروستەکە. ئەم دۆخی گۆڕانکاری کەش و هەوایە دوێنش قسێکمان لەسەر کرد. ئەڵێن بەرەوەرزی بەهارە چین و تر خوێنە جوڵێت و نازانبەر و گەرماچین و وەزعمان باشەوانەی کە بۆ نە کێشەی ئێسکیانەوەیان هەبێ و دروستە و بابەتە ڕاستە؟ زۆر ڕاستە. خۆی شتەکە پەیوەندی بە پلەی گەرمی لەشەوە هەیە. ساردی زۆر خراپە، گەرمی زۆریش خراپە. بێگومان یەکێک لەو هۆکارانی کار ئەکاتە سەر جەستی مرۆڤ و پێکاتی لەشی مرۆڤ پلەی گەرمی دەرەوەی. پلەی گەرمیەکە بەتەنها لەوانەیە دەوری نەبێت، ینی بەڕاستی شتەکە زۆر ئاڵۆزە، زۆر زانستیە کە ئەچێتە تەفاسیلی وشتی زۆر وردیتیایە. جەو هەیە ئەو پستانی هەوای لە دەور و بەرمانەیە ئەوەش ئەگۆڕێ لەگەڵ گۆڕانی سەرما و گەرماکە. هەندێک کەس ئەوانی کە پێشبینی کەش و هەواکە خۆ بەچی ئەزانن ڕاستی سە ئەخمار سەناعی دروست بووە مانگە دەستکردەکان پیشانی یا جوڵەی هەورەکان، بەس ئەوان پێش دروستبوونی هەورەکەش لە ئەنجامی گۆڕانی زەختی جەو ئەزانن کە مەسەلەن پێشبینیەکە نەڵەن 10 ڕۆژی تر لەوانەیە شەپۆلێک دروست بێ. گۆڕینی پستانی جەوەکەیە کە ئەوان فێرەکە کە کەش و هەواش ئەگۆڕێ. بە هەمان شێوە گۆڕینی پستانەکە کارەکاتە سەر جەستی مرۆڤ. پێشەوە بیرم نەچێتەوە پلەی گەرمی زۆر زۆر مهمە بۆ لەشی مرۆڤ. ئێمە هەمومان نەزان تقریبن یعنی معدلی پلەی گەرمی لەشمان 36-37 دەرەجەیە، لەوە زیاتر و کەمتر کێشەمان بۆ دروستەکە. بەڵام مەرجنیە تۆ لە 37 دەرەجە بژی بڵی پلەی گەرمێکە باشە 37 دەرەجە گەرمە. بۆیە لەو وەرزانەی مەسەلەن وەرزی هاوین بیدایەتی وەرزی هاوین و زیاتر کە ئەگاتە 40-45 و لە هەندێک شوێنی عێراق و کوردستانیشە ئەگاتە سەر و 50 ئەمانە کێشەمان بۆ دروستەکە. لە درێژەی باسەکە گەریشەڵە دەرفەتە بوو باسیەکەین سەرما دەوری چیە و گەرما دەوری چییە، هەردووکیان خراپە. بەئەکیدی باشترین پلەی گەرمی بۆ لەشی مرۆڤ ئەوەی کە مەسەلەن بەحسی لەسەر کراوە سەیریان کردو، سەیری پێکاتی ماسوولکەیان کردو، جومگەکان چیان بەسەریەت، بەستەرەکانە بە تەنها ژێ ماسوولکەکان ئەوەی کە جوڵەکە دروستەکە ئەنووسێ بە ئێسکەکەەوە هەمیان گۆڕانکاریان بەسەرایە لە پلەی گەرمە. باشترین پلەی گەرمە 20 بۆ 22 پلەی سەدیە. ئەوەش لەکەیە دەستمانەکەوێت لە پاییزە تا ڕادەیەکی کەم و زۆربەی لە وەرزی بەهارەوە. بەداخەوە هەمومان نەزانین لە ئەنجامی گۆڕانی کەشوهەوە ئەوەش گۆڕاوە. ئەگەری سەدیقەتی بنەوە چەند ڕۆژێکە جەو زۆر گەرمە، یعنی ئیستا پلەی گەرمی نزیک بۆ تۆ لە 20-22 بۆی ئەم ماوەی تر لەشمان ئیسراحەتەکە. مۆزۆی ئەوەی کوردانە کە قسەیان کردو بەڵێ خوێنجمان مەبەستی لەوەی هەتا سووری خوێن خۆی لەشی ئێمە هەمومان نەزانی 6 بۆ 7 پێکاتی لەشی ئێمە چییە؟ ئاوە شلێ بۆیش لە کەش زەختی ئەچێتە سەر ئەگەر پلەی گەرمی بەرز و نزمیش بێتەوە. خوێنیش یەکێکە لە سەرچەکانی لەشمان. خوێنجمانەکە ئەکید مەبەستیان لەوێ خەڵک زۆر زۆر مرتاحە لەو کاتەیە، جوڵەی زیاترە و ئەو کاتێک کە ئەمان ئەم قسانە دروست بووە خەڵک زیاتر بەڕاستی بە کشت و کاڵەوە مەشغوڵ بووە، خەڵک زەراعەتی کردووە،
لەو زۆربەی زەراعەتیش لە بەهارە بۆ سەریان کردو زۆر چالاکن ئەو ئیشەی کە لە بەهارە پێ ئەگرێت بێگومان لەژێر ئەو پلە گەرمیە زۆری هاوینە پیان نەکراوە کە هیچ وەسیلەیەک نەبوو خۆیانی پارێزن گەرمیەکەیان لێنێ ئەو کەشوهایی کە باسێکی گەرمیان ساردیکانی کاریگەری لەسەر جونگەکانەوە لەسەر کام جونگەی لەش زیاتر کاریگەری بیان کام جونگەکانی لەش زیاتر دووچاری ئازارە بن بێگومان ئەو جونگانەی یەکەم کێشیانتیایە حەت جونگەیەک نەخۆش بێت هەر شوێنێ نەخۆش بێ پەلاماری ئەو شوێنەیە چۆن کاتی خۆێمان و کۆرۆنا زۆر زیرەکە هەر نەخۆشە مەسەل نەخۆشە دڵی زایوە یا لە دڵی کێشەی دەرونی هەبووە یا لە دەرونی ئەمیش هەمان شتە هەر جونگەیەک لاواز بێت خۆی کێشەی هەبێ نەخۆش بێت هەیە نەخۆشی ڕۆماتیزمی هەیە کێشیان ئەبێ لە وەرزانەیە پاشان جونگە گەورەکان لە کەسی ئەتیادیە جونگە گەورەکان ئەوانی کە زەختیان زۆر لەسەرە بۆ منە جونگەی ئەژنۆی زۆرترین پەسانی لەشمان لەسەر جونگەی ئەژنۆمانە زۆربەی کێشەکان لەویا دەرەکەوێت جونگەکانی پەنجە و دەست کە ڕۆژانە ئیشی پێ ئەەکەین حتا بڕبڕەکانی مل و پشتمان ئەوانش کە هەر زەختی لەسەر ئێستا بۆ نمونە ئەمڕۆ زۆر گەرمە پێچێت سبینێ باران ببارەیان گۆڕانکاریەک بەسەر کەشوهەوا بێت ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئێسکەکان و جونگەکانمانە بێت خۆی عادەتەن ئەگەر دیقەتی بن بۆچی لە وەرزی پاییزە نەخۆشی زۆرە لە گۆڕینی پلەی گەرمایە خراپترین شت بۆ جەستەی مرۆڤ گۆڕینی کتوپڕی پلەی گەرمایە ئێمە کە خۆمان بە پیاڵێن دووجەوی کەوتوم حتا نەک ئەوە من لە ژوورێکە خەڵکی ئێمە لە ژوورێکە دائنیشە دوو زۆپا دائانێ کوورەیەکی ئاگردائانێ گەرم گەرمە لە بۆ نمونە من زۆر نەخۆشمان هەیە کە تووشی کێشەی جەستە بناڵە وڵای دکتۆر من دوێنێشەوە لە باخێک بووم نەسیتە زۆپامان داگیرسان بوو یەک تۆ چوومە دەرەوە ئەو سەرمایە کە لی ئەیە لە پردوی ئەو گەرما زۆرە کێشەی بۆ دروستەکە بۆیە عادەتەن لە گۆڕینی وەرزەکانە نەخۆشی زۆر ئەبێ تۆ لە پلێ ئیسە لەوانێ بڵم بۆ بەهارەکە باشتر بێ بۆ چکە وردە پلەی گەرما لە زستانەوە ساردەکە ئەچێ بەرەو بەهار لە بەهاریش و ئەچێ بۆ گەرمیەکە ئەمەی کە چەند ساڵێکە بەداخەوەکو باسمان کەریسەکە ئەوەش گۆڕاوە جەوەکە لە پڕ گەرمە بێت و لە پڕ سارد دەبێت بۆیە بە پاییزەکە بۆ زستانەکە لەوانەیە باشتر بێت چکە وردە سارد ئەبێت گۆڕانکاریەکان لەوێ کەمتر هەستی پێەکەی حتا لە شوێنی ترە ئێمە نەخۆشیەکە ئەچێ بۆ مەلەوانگەکان من نەسیحەتیانەکە قەت لە ئاوی ساردەکە و خێرا خۆمەکە بە ساوناکە و بە پێچەوانەوە ئەچیتە ساونەوە تۆ لەشی گەرمەکەی هەڵە دوشکی وڵات چوومەوە سەر ئێسکە بێتەوە دکتۆر چۆن خۆشمان پارێزین لە بابەتە خۆی ئێسکەکان ئێسکێکی زۆر پتەوە پێکاتێکی پتەوی ینی بەخۆتی هەیە کەم ینی ماوەیەکی زۆر درێژخایان کارەکاتە سێ بەس ئەوەی زیاتر کە ناسکە ماسوولکەکانن بەستەرەکانن ژێی ماسوولکەکەیە ئەوەی کە وەکو حەبلەکە وایە ئێسکەکان ئەجوڵێنێت و جوڵی ئەمانە زیاتر پێکاتی ناوکڕکڕاکی جونگەکانە شلەی ناوجونگەکان ئەمانە هەمووی بە پلەی گەرما تەسیریان تیەکە کێشەی بۆ دروستەکە بە دڵنیایەوە ئازارە تەشەنوجە هەر شتێ بێت خۆی هەموو ئاوساوی تەشەنوج هەمووی بەچی دەریەخا لە لەشمانە ئازار هەندێک کەس لەوانە بێتەوەی سڕی هەڵە دەسم مێرو لە ئەکا بە سەرما بە فلانشت ئاوام لێت هەندێک نیشانی تیا دروستە بێت ئەی باشە دکتۆر کە دەڵێن نەچێتە شوێنی لە شوێنی گەرمەوە بۆ سارد بۆ زۆرجار ئەڵێن لە دوای حەمامکردن ئاوێکی سارد کە بخۆتە یاخود کە لە مەلەوانگەیتە دەرەوە بچێت ئاوێکی سارد کا بەخۆیە ئەوە کاریگەری باشی هەیە خودت خراپ ئەوە بۆ کەسێکە بێت کە لەشی زۆر وەرزشەوان بێ زۆر باش بێ هەندێک وەرزشەوان هەیە ئامێر دروست بووە لە وڵاتان زیاتر بەکارێن چۆن ساونا هەیە چیتە ناویەوە ژوورێکە دائنیشیت یا پلەی گەرمی ئەگاتە 40 و 50 و 60 بە هەر هینەیەوی کە خۆیان دەێنێ ئەوان پلەی گەرمی ئەخەنە ژێر سەفرەوەتیایە ئەوانە بۆ یەکێکە بێت کە جەستەی بەڕاستی بانووی سەهۆڵ دروست بووە چیتە بەڵێ هەر زۆر ساردە ینی خۆی چۆن گەرمی بەکارەهێنرێ بۆ چارەسەرکردن خۆ سەرماش بەکارەهێنرێ ینی با بزانن گەرمی و سەرماکە وەکو یە خراپن بۆ جەستەی مرۆڤ بۆ ماسووکەکان بۆ بەستەرەکان هەنێگەر تەفاسیلەکەی باسکەین چیت ڕوئەیە بەڵێ شت ڕوئەیە لە ماسووکە و بەستەر و کڕکراگەکانە بەڵام لای ئێمە سەرما ناخۆشترە لای خەڵک سەرمای پێ ناخۆشترە شتێکی سایکۆلۆجیە سێکی نەفسی ئینا گەرمی زۆر خراپە بەس ئەوە لە پلەی گەرمی زۆر بەزار وەرزشکارێکی زۆر باش بێ ئەتوانێ ئەوانە بۆ کەسێک نابێت نەخۆشە ڕۆماتیزمێتی مشکلی فەقەراتێتی ئەخر ناکری ئەمانی عنی ئێمە نەخۆشمان هەیە پزیشکەکە نەسیحەتی کردو بچۆ بۆ مەلەوانکە ئیتر بەداخەوەی چێک نییە یعنی مختص بێ بەمانە مختص بێ بە ڕێنمایی ڕاهێنان و چارەسەری سروشتی و پزیشکی وەرزشی و یەکێ لەوێ بێ پێی بڵێ ئەم گۆڕانکاریە غەڵەتە تو ئاوەکەی بەخۆتە ناکرێ باشە ئەبێ دەدەقەیە بۆسێت تا تۆزە پلەی گەرمی لەشی دا ئەبەزێ لە شوێنێکا دانیشێ ئەنجابچی ئاوێکی ساردکا بەخۆە بەس نەگرم پێشەوەی ئاوکە بخوا من زۆر نەخۆشم هەیە خۆی کێت خۆی ئەڵێڵە دکتۆر وەڵی زۆر باشون چوومە ساوناکە دانیشتم نیو سەعاتێ بەڵا خێرا خۆم هەڵاوی ناو ئاوەکە ساردە یەکسەر گۆڕانکاری پلەی گەرمی لە لەشی ڕوئە لەش دایمەن حەزی لەشتی هێواشێ تەدریجیە حەزی لەشتی کتوپڕ نییە لە هەموو شتێکە
شتێکەیە پیاڵن ئیکولیبریم ینی باڵانس ڕاگررتنی باڵانسی لەشمان هەمووی باڵانسە یعنی هیچ شتێک هەچ ئامێرە دروستی کەن چەند ورد بێت و چەند مهم بێ لە عالەمە ئیسەکەڵەن دروستیان کرد بەقەر لەشی مرۆڤ مهم نییە لە پێکاتەکە یا لە خۆڕاگررتنیە بۆ هەموو شتێ ئێمە بۆ سترێس بۆ پلەی گەرما بۆ زەختی پەستانی خوێنمان هەموو شتێ باڵانسێکە ئەو باڵانسانە نە بە خۆ کەسمان هەموومە 1-2 ساڵ نەئەژێن باڵانسەکە دایمەن حەزی لە شتی خاوە بۆیە دایمەن لە شتی سەریا یەکێک مەسەلەن تۆ یەکێک ئەیتۆی هەواڵێکی ناخۆشی پێ بڵێ بە هێواشی پێی بڵێ ئەوە نەکار ناکاتە سەر لایەنی دەرونی بەڵام بە سەریعی هەواڵێکی کتتو پڕی پێ بڵێ لەوانەیەکسە ببوورێتەوە بۆیە دایمەن ئەو شتانە بە تەدریجی دەرونی دکتۆر خۆی هیچ کاریگەریەکی هەیە سترێس و قەلەقی لەسەر ئازاری جومگە دوێنێ بابەتێکی وان بەرچاوکەوت من دەتوانم بڵم لە ساڵ 50 ئازار لایەنی دەرونی یعنی بە معنای ئەوە ناک خەڵکەکە بە نەفسی ئازار بەخۆی دروستەکە بەڵام زۆرمانەوەی ئازار زۆر خویانە لەش زۆر خویانە ئازارەکە چاک نابێ هەندێ نەخۆش یعنی ئەمانە ئێمە خۆمان هەموومان هەستی پێەکەین وەکو پزیشک نەخۆش هێڵە دکتۆر بەس بێ مەعادەکە من چاکە بوو بۆ هەستەکە ئەچێتە لای کەسێک ئارامە چاکی ئەکات ئازارەکەی کەم ئەبێتەوە بۆیە بە دڵنیاییەوە دایمەن ئێمە من هەندێک نەخۆشەیە پێویستی بەوەی یەکەم شت ئەوەی پیاڵە هەڵم بەس مێشکە ساوکە تۆ 100% چاکە بیتەوە چکە ئەزانم قەلەخە و هەمووشمان یعنی هەر لە خۆمەوە بگری هەتاکو زۆربەی دانیشتوانی ئیسەی نەکس کوردستان و سلێمانی هەموو جیهان بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و گرانی ژیان هەموومان مێشمان دایمەن مەشغوڵە ئەبێ ینی هەندێک کەس وە ئەزانێت کە تو ئەڵی قەلەقی وازانێت قەلەقی بەزەوەی نەخۆشی نەفسی و بدانیشی بیگە نەخێر ئاڵۆزی ژیان هەمومانی قەلەق کردویست خۆراک و کێش کاریگەریشان لەسەر ئێسکەکان هەیە جۆری خۆراکەکانمان هەتا خۆراک تەندروستتر بێ بە دڵنیاوە جەسە خۆراکە تەندروستانی بۆ ئێسک باشن دایمەن ئێمە ئاڵین سەوزە میوە ئیتر ئەمە بە هەموو جۆرەکانی و باشترین جۆری خۆراکە چکە قەڵەوت ناکات و هەموو پێکاتە سەرێکیەکانی تایە بۆ ماسوولکە پرۆتین پێکاتی سەرەکی ماسوولکە پرۆتینە ئەوەی کە خراپە هەمومان حەزمان لێتی کاربۆهیدراتە کە برنج و نان و شیرینی و ئەمانە ئەگرێتەوە زۆربوونی وەزن بە دڵنیاییەوە تۆ زەختە خاتە سەر جومگەکان چاوری زۆر دروستە بێت لە دەوری ماسوولکەکان جوڵەی ماسوولکەکان بێتەوە جوڵە و کەمە بێتەوە یەکێک لەو سەبەبانی کە کێشە بۆ جەسەمان دروستەکە لە کاتی زستان و هاوینە زۆر نزمبوونەوەی پلەی گەرما و پلەی جەو لەگەڵ زۆر بەرز بوون چکە جوڵەمان کەمە بێتەوە هەمومان کە هاوێژی دیسان بینەوە سەر خوێنجمانەکە لە بەهارە خەڵک زۆر ئەجوڵە چکە جەو خۆشە عارەق کەمەکەیتەوە بەس هاوینان ناوێری زۆر بچیتە دەرێ زۆربەی خەڵک لە نیوەڕوانە ئیتر ئەچێتە یان کارەکە یان نەچێتەوە ماڵێ لە زستانە بە هەمان شێوە کە تۆ خەڵک زۆر سارد بێ ناوێرێ لە بەفر بباری ئەوەنە لە دەرەوە بێ 5-6 ساعت بگەڕێ بەس لە بەهار و پاییزە هیچ کێشەیەکمان نیە بۆی دیسان ئەوانە کاریگەری زۆری ئەبێت تەمەنیش کاریگەری هەیە دکتۆر هەبێت دڵنیایی خۆی هەموو شتەکان کاریگەری ئینسان هەتا لە گەنج بێت تەحملی گەرمە و سەرمای زیاتر ئەبێ دایمەن با بڵێن ئێمە بیرمان نەچێت نەخۆشی من نەخۆشم هەیە 14-15 ساڵە تووشی کێشە بووە ئەبێت ئێمە باسی هەموو شتێکە باسیەکەین بۆ یەکێک نەڵێ وڵا وانیە فڵان کەس 80 ساڵە ئەوانە شتی شازن لە هەموو تەمەنێک و لە هەموو نەخۆشیەک و لە هەموو بوارێکە کەسانی شاسان مەسەلەن کەس ئەبینی یە بۆ لامان 80 ساڵە ماشەڵڵا جەستەیەکی ڕێک و جوان یعنی زۆر وەرزشەوانی ژنیە کە پێ لەڕوا بەحادی وەرزشیشم نەکردو ئەمانە بەڕاستی شتێکی جیناتە شتێکی شازە کەسان ئەبینی ینی من چەندها نەخۆشیێت تکای لە یەکەم بەڵام خۆ داپەزێن ئێڵە وەڵڵا دکتۆر ناخۆ بەس هەمومان واین ئەمە شتێکی جینیە هەموو عیلەکە جینێکی قەڵەوی هەیە لە لەشیانە هەمویان ماشەڵڵا جسم کەتە و قەڵە و دروستە بن بە ئاسانیش دانابەزێ بۆی ئەوانە بە دڵنیایی کاریگەری زۆرەکانیش دکتۆر خوددا شەکرە سەختەوانە هەمووی کاریگەری هەیە بەکو باسمان کرد ئێمە باسی جونگە و ماسوولکە ئەوانی کە نەخۆشی بۆن منە سەوفانیان هەیە ڕۆماتیزمایان هەیە ئەو نەخۆشە درێژخایەنەکان هەر هەمووی لە وەرزی سەرما و گەرمایە کێشیان هەیە لە وەرزی سەرمایە پێکاتەی ئاو کە پێکاتی لەش بۆ منەش لێ جومگە خستە بێتەوە کە خست بۆ جوڵە تۆزیە ناخۆشترە بێت تۆسەیکە لە دامە لە سەرمایە زۆر گیان تێشێ حتا لە وەرزی گەرمای زۆرە بیرم نەچێت ئاو خواردنەوە بەشێکی سەرەکیە بە تایبەتی لە وەرزی گەرمای ئەویان بە پێچەوانەوە تۆ کە گەرماتە بێ لە ڕەمەزانێکە خەڵک بە ڕۆژوو ئەبێ شەوان ئەڵێ هەستەکەم هەموو گیانم تێکشکە ئەڵێ لیان ناوم پەیوەندی بە نان خواردنەکەەوە نیە پەیوەندی بە کەمی ئاوەکەەوە هەیە چکە ئێمە وەکو باسمان کرد پێکاتی سەرێکی لەشمان ئاوە کە ئەو کەم بووە هەموو لەش تەسیری تێکات تەنانەت خوێنی سووری خوێنیش کەمە بێتەوە بۆیە دایمەن ئێمە لە وەرزی گەرمایە ڕێنمایی هاوڵاتیانەکەین ئاو زۆر بخۆیتەوە زوو ئاو بخۆرەوە بۆ ئەوەی ئەو ڕێژەی کە لە عارەق و لە هیلاکی و لەوە
هەناسەدانەوەنی ئەەکەی وەری بگریتەوە. دیاردەیتری شێسە نەزان بۆ چنووروا بێیاندا خانمان کەمتر حەزیان لە شیرەمەنیەکان ئاڵێن شیرەمەنیەکانیش زۆر سوودی هەیە بۆ ئێسکەکان وایە دوکتۆرە بابەتە زانستی بەڵێ پێکاتی سەرەکی شیرەمەنیەکان کالیسۆمە کالیسۆمیش پێکاتی سەرەکی ئێسکە بە قووەتی ئێسک پەیوەندی بە کالیسۆمەوە هەیە و زۆربەی خەڵک ینی بەڕاستی ئیسە زۆر کەم بۆتەوە ژەمەکان گۆڕاون جاران ئێمە 20 ساڵ لەمەوە پێش ژەمی سەرەکی بینێن ئیلا ئەبوا بخورێ و هەمووشی ماست و شیرەمەن ئێستا ئەوە زۆر کەم بۆتەوە لە زۆربەی خەڵک نانوماسە بخورە ئێستا بۆ بە قاوەیە ئێستا قاوەیەکە بەڵێ حتا ئەچێسە مەسەلەن فێرم و خەڵکەچن لە کافەکان نانەخۆن زۆربەی کە من ینیوەی دیقەتی ئێمدا ئەندێ لە تۆڕە کۆمەڵاتەکان کەمترین نسبەی شیرەمەنیتیایە ئیتر هێلکەیە مەسەلەن شێوازی خواردن گیان کاریگەری گەورەی هەیە و بە نەخواردنەوەی ئەو بابەتان شیر بێت بەڵێ ئەگەر نایخۆی ئەبێت ئاگاو لە خۆ بێت فەحسکەیت و چارەسەر وەرگریت بە تایبەتی دوو مادە زۆر سەرەکیە کالیسۆم و ڤیتامین دی بە ئەوەش باسکەین لێرە خەڵک ینی بەڕاستی ئەوەش دوو خەڵک لە خۆی ئەوشێ چارەسەر وەرەگری ئەمە شتێکی باش نییە کالیسۆم فەحسی خوێنی بۆ ئەکرێ و ڤیتامین دیش فەحسی خوێنی بۆ ئەکرێت تەبەن هەردووکیان پێکاتی سەرەکی ئێسکن بۆیە باشترە زۆر ئاسانە لە زۆربەی مختبەرەکان ئاکرێسە فەحسێ بکە بە تایبەتی کالیسۆم بەرز و نزمی کالیسۆم زۆر خەتەرە زۆر خۆی بەرزی کاتەوە تووشی لەوانێ بەردێکە بەردی گۆچی لێوکە تووشی چەنەها کێشەی جەستەییتەکە بۆیە ڕاستی ئێمە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ بەڵام شتەکەش هەڕەمەکی بەکارنێت دکتۆر خانمان لە کاتی دووگیانە زۆرجار ئازاری جومگەکانیان بۆ دروستە بێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ زیادبوونی کێشیان یاخود ئەو تا هۆکاری تری هەیە یانەوە تا بڵێن کاتیە لە دوای لە دایکبوونی مناڵەکان ئازارەکان نامێن یاخود بەردەوامە بێت زۆربەی کاتیە یەکێ لە سەبەبەکان ئەوەیە کە تۆ فەرمووت زۆربەی کێشی وردە کێش زیاکە بە ڕێژەیەکی ینی جێگیر ئافرەدان نزیکی 12 کیلۆ وەزنیان زیاکە زۆرە بۆ ئەو مەسەلەن هەیە وەزنی 50 کیلۆ بۆ لە پڕێ بە 65 کیلۆ زۆرە بەڵام بیرمان نەچێت هۆرمۆنێکی لە کاتی سکپڕیا دروستە بێ پێڵێن هۆرمۆنی ڕیلاکسین لە ڕیلاکسیشنەوە هاتوو ینی خاو هەموو جسمی خاو ئابێتەوە بۆی هەموو جستی دایمەن هاوارەکە هەتا بەرەو پێشەوە بچێت لە سکەکەیە هۆرمۆنەکە ڕێژەکەی زیاتر ئەبێ بۆیە ئازارەکەی زیاتر ئەبێ ئێمە دایمەن چۆن ڕێنمایانەکەین وەرزشکردن هەتا وەرزشکەی هەتا جسمی پتەوتر بێ ماسووکەی بەقوتر بێ بە دڵنیایی و ئازاری کەمتر بێت و تەحملی زیاتر یەک دیاردەی کەشێ ئێستا ئەسکە نەرمان نازانڵە ناو مناڵانە زۆر بۆ وایە دکتۆر ئەوە خۆ مناڵێکە تازە لە دایک بووە ئەمە پەیوەندی بە ناتەندروستی ژیانی دایکیەوە هەبووە لە کاتی حملەکەی بۆی بۆ شێوەی لێ هاتووە دروستەکە چییە؟ زۆربەی ناتوانین بڵێن 100% هەندێشت پەیوەندی بە جیناتەوە هەیە بەڵام زۆربەی ئەو پێکاتانی لەشی مناڵەکە ئەکیت هەمی لە دایکی وەریەکدێ دایک خواردنی باش بێت وەرزشی باش بێت هەناسەی باش بێت چکە ئۆکسسیژینێکێکە لە بەشە سەرێکیەکانی چکە مناڵ خۆ هەناسە نادا ئۆکسسیژینەکەش لە دایکی وەرەگرێت هەتا دایکەکە تەندروست بێ مناڵەکەش تەندروستە بێ بۆیە خواردنی ئافرەتی دووگیان زۆر گرنگە لای ئێمە زۆر ئێتیمامی پێڵێن بەڵام هەموو شتێک گۆڕاوە بەڕاستی خواردنی تەندروست زۆر کەم بۆتەوە زۆربەی بۆ بە خواردن ژەمەکان بۆ بە خواردنی دەرەوە و ئامۆژگاریانەکەی چ جۆرە خواردنێک زیاتر ڕوو لە چ جۆرە خواردنێ بکەن هەموو خواردنەکان ئەوانی کە ڤیتامینی تیا سەوزە میوە شیرەمەنی گۆشتخوا پرۆتین بۆ پێکاتی لەشی و دایمەن ئێڵێن پێک بەڵام ئایا خەڵک و خۆشمان خۆمان پێ ئەگیرێت کاربۆهیدراتەکە بە خراپترین خواردن بۆ لەشمان کاربۆهیدراتە بەڕاستی بەڵام هەمووشمان حەزمان لێ من نەخۆشی سادەتر بڵێن برنجە برنج نان شیرینی ئەم سێشتەیە ینی من نەخۆش پێڵم ئەڵم نان و برنج مەخۆ یەکسەر لە بەخوا بە نان و بە برنجەوە ناخۆم وازانێ بە برنجەکەش ئیلانانەکەشی پێوە بخۆی یعنی بەڕاستی هەمووشمان فێر بووی ئەگەر جستت تەندروستە ئەگەر وەزن زیانە چی ئەخۆی بیخۆ بەڵام بەڕاستی لە هەندی حاڵەتە تۆ نەشتەرگەری ئەەکەی کێشەی فەخەراتە هەیە ئافرەتێکی خۆ حازرەکەی بۆ دووگیان بوون هەبێ زۆر ئاگاو لە خواردن نەبێ و دایمەن قاعیدەیەک هەیە لە خواردنە ئەوەی خۆشە زەرەری هەیە بۆ جەستەمان ئەوەی ناخۆشە سوودی هەیە ئەو خواردنانی بێتامن تامیان کەمە سوودیان زۆرە ئێستا سەوزە خواردنەکە فێری ئەبی ئەگینا مناڵە فێر کە سەوزە بخوا قەت ناتوانێت چکە تامێکی وای نییە بەڵام زۆر سوودی هەیە چکە هەمووی فایبەرە بۆ ناوسمان و بۆ لەشمان سوودێکی زۆر گەورەی هەیە باش دکتۆر ئەو کەسانەی کە قەوسیەک لە قاچیانە هەیە بڵێ قاچیان قەوسە ئەمە هیچ ئازارێکی جومگە بە تایبەت ئەژنۆ دروستەکە یان ئەوانەی کە کێشە لە حەوزیان هەیە تر ئەگەر زگماگو بێ خۆ بە هەر هۆکارە بێ کێشێک لە حەوزیانە دروست بۆ ڕەنگە قاچێکی لە قاچەکەی تری کورتتر بێ ئەمان هیچ کاریگەری هەیە لەسەر ئازار جومگەکان بەڵێ هەموو چەوتیەک هەموو شێوابێک لە ژێشی مرۆڤ کاریگەریە بێ لەسەر ئەو کەسە
بە تایبەتی لە پەلەکانی خوارەوە لە قاچمانە چونکە ئینسان وەکو باسمان کرد جوانترین بوونەوە و دروست کراوە یعنی حتا ڕۆشتنی ئینسان قانونی بۆ دانراوە هەنی شتێکی زۆر زۆر منەظەمە خۆمە هەڕێمەکی نییە کە تۆ چۆن پاژنە و داانی پاژنە و بەرزەکەیتەوە نووشی پێ و داانی هەر شێواویەک لە شوێنێکە هەبێت ئەگەر لە بنی پێوە دروستیکن ئەوانەی باسیکەن کە کاڵیم فلات فوتە بەڵێ کێشەی بۆ دروستەکە لە سەرەتاوە لەوانەیە لە تەمەنێکی گەنجی مناڵی هەستی پێ نەکەن بەڵام لە دوای تەمەنی 30 ساڵ و 6 ساڵ زۆر زۆر دەرئەکەوێت کێشە بۆ ماسوولەکانی قاچی دروست دەکات وردە وردە کێشە بۆ ئەژنۆی دروست دەکات کێشە بۆ بڕەکانی دروست دەکات کێشەی دایمن ئازاری پشتیانە بێ هیچ کێشەی نییە کە عشعی بۆ ئەگری هەمووشی هەمووی طبیعیە بەڵام قاچی فلات ئەمانە چارەسەری هەیە دکتۆر بە تایبەت ئەوەی قوسی قاچ فلات فوت ئەوەی قوسی قاچ و بەڵێ پێڵم فلات فوت بەڵێ چارەسەرەکە نەخێر چارەسەرێکی بنبڕی نییە بەڵام ئەکرێت کەمیکەینەوە ئێمە کە هەڵەسینە سەر پێ قوسەکە تێک ئەچێت تەختە بێ چەنەها ناوکەف و شتێ پێڵێن ئۆرتۆسس کە لە ئەتوانی لە ئەو شوێنی کە قوز نییە دای ئەنی وەکو پارچە لاسیک و سیلیکۆنە دای ئەنن هیچ کێشەی بۆ دروست نابێ ڕۆشنەکەی خۆش ئەبێ چکە کە ئەو شتێکە بۆی دانی قاچەکەی قوسەکاتەوە ئەوە هیچ کێشەی نییە بۆیە ئێمە ڕێنمایی ئەو کەسانە ئەکەین کە مناڵەکانیان هەر کەسێکیان وایە بەکاری بێنن بەڵام کێشەی ئێمە لەگەڵەوە بە قسەمان ناکەن مناڵەکان زۆر کەم بە قسە دەکەن حتا لە ناو ماڵە ئیسە شت هاتووی کاتەپی ئەتوانێت بەکاری بێنێ من خۆشمان لەوانەیە کەسمان هەبێ و هەبێ بە قسەمان ناکەن تۆزێ زەحمەتە مناڵێ لە تەمەنێکە قەنەعەتی پێ بکەی کە ئەو شتانە بەکاربێنێ ئەوەی کێشەی گەوری ئێمەیە ئەجینا بە بەکارهێنانی ئەوانە هیچ کێشیان نامێت دکتۆر ئێستا لەم دنیای تەکنەلۆژی و پێشکەوتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و نەزانم ئینتەرنێت و ئەم بابەتان ئێستا زۆر کەسێ بژێوی ژیانی لەسەر ئەو جۆرە سۆشیال میدیا و نازانم ئیدیتی ڤیدیۆ و زیاتر بەرامبەر بە کۆمپیوتەرێک دابنیشە کار بکات جامە بێگومانم یعنی کاریگەری لەسەر ئێسکەکانە بێت ئێوە ڕێنمایی و جۆرە کەسانان کە چ جۆرە ڕێنمایەکتان هەیە بۆیان کە کاتێکی زۆر بە بەردەم کۆمپیوتەرۆن یا دانیشتنا بۆ فەقەراتی ملیان بۆ پشتیان بۆ ئێسکەکانیان بە شێوەیەکی گشتی چی بکەن بۆ ئەوەی کە کارەکان و ئاخوازێ بێ ئەوە بکەن بەڵام لە هەمان کاتیژدا بۆی کاریگەری گەورەیان لەسەر دروست نەکات کێشەی زۆر زۆر ئێوە یەکێک ژمارەی زۆر لە نەخۆشەکانمان ئەو کەسانن بە تایبەتی بۆ فەقەراتی مل پشتیش تەسیری هێچ کە زۆر دانیشتن دیسان کێشەیە ڕێنمایی چیە پێشە مشتە ئەبێ و کەسە وەرزشەوان بێ وەرزشێکی باش بکات هەتا وەرزشەوان بی هەتا جەستە و بەهێز بێت تۆ کەمترین ئازار دەبێت تەحملی ئەەکەی هەتا ئەگەر کێشەکە دروست بێت تحملەکە و خۆراگرتنەکە و زیاتر ئەبێ بۆی ئەبێ وەرزشکە لە کاتانێک کە کاتی فەراغی هەیە و مەجای هەیە ئەبێ وەرزشکە لە کاتی ئیشەکە نووە و ئەشکار ڕێنمایی هەیە ئێمە ڕێنماییان ئەینێ چۆن دانیشێت کورسەکەی چۆن بێت ئەگە کورسەکە و قەوزنیە گۆشەی بخەرە پشتەوە بەزێک بورتەکاریوانە بڵێ خراپ نابێت دکتۆر بەسەر چاو مەسەن هەتا لە ناو سیارەیە ئێمە کەسانمان هەیە شۆفێرن خۆ من ناکرێ بە یشێ بڵم یعنی من خۆمەک و پزیشک بە تەمەنم بەیکێکم نەوتوازدە ئیشەکە و بێن ناخۆشترین شت تۆ کابرا 30 ساڵی ئیشێکی تۆ چی بکات یعنی خۆ ناکرێت بە کوت و پڕخ وازە ئیشەکەی بێنە بۆیە بێت و بۆی بگونجێنی هەموو ئیشەکان قورسن یعنی ئیسە من نەخۆشیە بۆ لامان بۆ عادە ئەڵە دکتۆر ئەوان ئەڵم ئەی خۆستێرەکی ئیشەکەی مە قورسنە لە بەرە وەڵڵا بەس چۆن خۆت ئەگونجێنی چۆن کە ئەچی تۆ ماڵی ئیسراحەتی چی بکەی بە تایبەتی خانمان ئەم کێشەیەمان هەیە لەگەڵیانە لە دەوامە لە مەکتەبە مامۆستایە مۆزەفە ئەنجا ئەچێتەوە ماڵی ئیشی ناو ماڵەکە بەڵێ من ئەڵێم تۆ بە ئیشی ناو ماڵکی بەس ناکرێت تۆ 5-6 ساعت لە سەرێکتری کار بکەیت لە ناو ماڵەکەشتا تۆ 5 ساعت 4 ساعتە لە دەوامی یەی تۆ 5 ساعت 6 ساعت ئەی جەستە و هەموو جەستی هەمومان پێویستی بە بەڕاستی ڕێست و ئیسراحەت هەیە بەنسبە دانیشتنەوە بۆ پشت دایمەن ئەبێ ڕێک بێت قوسێکەیە لە پشتمان ئەو قوسەی ئەبێ پڕ بێت ئەها زۆربەی خەڵک ئاوەدا ئەنیشی خۆی ئەخا بە پێشە هەندێک کەس کێشەی قەوزبوونی بەشی سەرەوەی ینی بەشی بڕڕەکانی مەنتیقی سەنگی هەیە ئەتوانێت ئەنوا ئەوشکە قاڵب دروست بووە وەکو شەهالی کاتە بەری ئاوای لێ ئەکاتەوە بەدەست خۆی نییە چەند والێکە ئەو نەیەڵێ خۆی بچەمێنێتەوە ئەو کاتە هەندێک کەس قەمبور ئەبن بەڕاستی ینی پشتی کۆم ئەبێتەوە تووشی کۆمبوونەوە ئەبن کورسێکە و ئەگەر سەحی نییە تەندروست نییە ئەتوانی گۆشەیە وەکوە مەیسە لە پشتی منایە گۆشەکە پشتم دامن پڕ ئەکاتەوە چکە ئەو قەوسە دامن ئەبێ پڕ بێتەوە تۆ کە ئاوا و لێ کرد ئەمە شتێکی خراپ دروستەکە بۆ مل هەندێک کەسێک کە تووشی کێشەی فەقەراتی مل بن ئەو کۆلەر هەیە تەوقی ملەکە بەس بیرمان نەچێت زۆر بەستنی خراپە هەندێک کەس خۆی پێوە گرتووە من ناکرێت لە دەرەوە جینا بەخوا هەندێک جار حەزەکەم لە دەرەوە بڵم بانیکەم بڵم وەرە ئەو شتە لابە هەیەک مەسەلەن 24 ساعت کۆلەر ئەبەستێ ئەمە شتێکی زۆر هەڵەیە بەپێی زۆربەی سەرچاوەکان کۆلەر نابێت لە 2 بۆ 3 ساعت زیاتر ببەستری بۆ چکە تۆ نەجوڵانی ملێتە مەڵەکە ئێمە باسی جوڵە ئەکەین باسی وەرزشەکە ئەی تۆ ئەمە لە چۆن 2 هەفتە 3 هەفتە 24 ساعت دوای لیەکەی کە ماسوگە لاواز بوو بەسەر لاواز بوو ئازارە بۆ دروستەکە من نەخۆش هاتووە ماوەی بەسوێتی کە بۆمان لابردوودی لای نەبێ بەخوا ملم پێ ڕاناگیرێ
یەکسەر ملمەکەوێتە خوارە ڕاستەکە شکۆیتە ماسوکانە هەمی مردوون بۆیە ئەڵەشی بکەم ئەڵم نیو سعات چارێکی کۆلەرەکە بەستە تۆزێ لای بەرە پێویستە پشتێت ناتەواوە ئەژنۆ ناتەواوە قەیچێکە کەس نییە بڵێ وەڵام مستەحیلە من نەتوانم ئەوە بکەم نووسینێکەکەی لەسەر کۆمپیوتەرەکە هەستە خێرا 2 دقەیەک من نەخۆشی پێڵم مەڵم بۆ دەسانیش بوو دانیشە ئەگەر ئیشەکە و زۆر بە پێوە بوونە هەمووی ئەکرێبی گونجێنی مامۆسای ئەڵای خەمن مامۆسام ئەڵم قەیچێکە هەر لای تەلەبەیەکەوە دەسانی دانیشە با تۆزێ ئەو قاچانە و ئیسراحەت کە ئەتوانی بیگونجێنی بەنسبەت کۆمپیوتەرەوە کۆمپیوتەر ئەبێت دایمەن ڕێک بێت دەرەجەی دەستمانەوە دەرەجە بێت ئیتر ئێمە خۆمان هەمووی خەڵک ئاوایی کا تەبەن کێشەی بۆ دروستەکە زۆربەی کێشەکان لە تەشەنج و ئازارێکی کەمەوە دەست پێەکە و هیمالەکرێت کاتێ فریایەکە وێسێکە فەقەرەکانی چۆتە سەرێکتری و تووشی ئەنزیلاق بۆ چەندەها کێشەی جەستەیەتری بۆ دروستەکە دکتۆر سەردانی پزیشک بکرێ هەر ئازارەکەی بۆ دروست بوو پێویستەکە سەردام کرێ یاخود هەفتەیەک چ کاتێک پێویستە ئازارێک زۆر مایەوە هەمومان نەزانێت بۆ نمونونەکە یەکێک تووشی کێشەی مل ئەبێت هەمومان بەهۆی سەرینەوە بێشەو ئەخی بەیانی هەڵەسیڵە هەملم خوار بۆ وڵاتە شەنوجی کردووە نابێت 2-3 ڕۆژ زیاتر بمێنێتەوە هەمووی لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژە ئەو جۆرە ئەگەر کاتی بێ وەرمە دووست لە ڕۆژێکا 2 جارێ بۆ 2 جار وای لێت و چاکە بێتەوە ئەوە ئەوار خراپە ئەگەر مەسەن بە درێژایی مانگ هەیەی و هەموو ڕۆژە دەدەقە چارێکی بە دڵنیایی ئەوە شتێکی ئاسایی نییە بەڵام تۆ مەسەلەن ملێ تەشەنوجی کردو ملێ ڕاق بووە بەیانیە کەڵەسی تەشەنوجی کردو لەوانێ سەرماوە بێ لەوانێ خراپ خەوت بێتی 2 ڕۆژ 3 ڕۆژ خۆی چاک ئەبێت هەر دەرمان مەخۆ خۆی چاک ئەبێت بەڵام هەندێک کەس ئازارەکەی ئەوەنە زۆرە پەنە ئەبا بۆ پزیشک دەرمان یان چارەسەری سروشتی بەکارێنێ بۆی زووتر شتێکی خراپ نییە ئازارشکێن تەمە ئەوە شتێکی ترە بەڕاستی دەرمان دایمە خراپە هەمومان من خۆم ئەبێ مەفرۆزە وەکو پزیشکێک کە ئامۆژگاری خەڵکە خۆشم بەکاری نەیە چکە چی دەرمانە خۆی زەرەر ئەیە لەشێ بەڵام زۆرمانەوەی ئازارەکە بۆ 2 ڕۆژ زیات 3 ڕۆژ زیاتر بە دڵنیایی و ئەمە زەنگێکی ئاگادەرکەرەوەیە تو ئەبێ بزانی کەس نییە مەسەلەن نەخۆشی وڵات 2 هەفتەیە وام هەروتم چاکە ئەخە تەواو ئەوە بە دڵنیایی و کێشەیەکی دیایە بۆیە ئازارەکەی دکتۆر ئەگەر لە کۆتا شتێکت ما بێ ڕێنمای بۆ وڵاتیان بۆی ژانێکی تەندروستمان هەبێت بە دووربین لەم ئازارانی کە ئەمڕۆ باسمان کرد بۆ خانمانیش ڕێبین کە پێڵایی بەرز دەپێکن پێڵایی بەرز تا چەند بە دڵنیایی و پێڵایی بەرزێکێکە نەچێ فۆکسەکە لەسەر خانمان بێمەوەتوانەوە شیر و ماست ئەوەیەکێکە لە خاڵەکە مەزانی یەکێ لەو شتە باشانەی کە ڕوویاوە لە گۆڕانی ینی لە دروستبوونی تەکنەلۆژیا و پێشکەوتنی ژیان پێڵاوی بەرزکەم بووەتەوە بەڕاستی زۆربەی خانمانی سەحەزیان لە بەڵام ئەوە بە زۆر لە کاتەکەتان نەگرم فلاتی تاوە خراپە ئەبێ ئەوە بزانە نابێ فلات بێ پاژنە ئەبێ ئیلا سانتیم بۆ 2 سانتیمەتر پاژنەی هەبێ بەڵێ چکە ینی پێکاتی لەشی مرۆڤ کە ئەڕوات باشترە پاژنەکەی تۆزێ بەرز بێ فلاتی تەواتی ئەوەی کار تەختەوە زۆر خراپە ئەوە یەکێکە لەو شتانی کەم بۆتەوە ئەوە جێگەی خۆشحاڵیە بەنسبەت تەندروستی و بەڕاستی وەرزش ئەگە کاتت هەیە هەندێک کەس مەسەلەن من زۆر ئەجۆڵم لە عادێکە و پێم بڵێ وەرزشەکەی ئەڵەم ئەمە وەرزشە من بەلایانی کەمە بەس لەناو عادەکە ڕۆژی 3 بۆ 4 کیلۆمەتر ئەجۆڵێم زۆر زۆرە کافیە ئیتر بۆ ئینسان دانانیشی لە پشتی مێزۆمانە من خۆم حەزم لەوە نیە ئەوی من بناسیات بێ بەڵام ئەزانم دانیشتم زۆر کەمە کەیان بە دوا ماگەڕم بۆ سەر مێزەکە من خەت خۆم لەویانیم یەکێکی تر لەسەر مێزەکە کورسیەکەم دانیشتووە حەزم لە جوڵەیە من ئیشەکەی من زیاتر عیلاج طبیعیە بەسەر نەخۆشەکان ئاگەڕم جوڵە زۆر مهمە بۆ ئینسان ڕاستە هیلاکە بی بەڵام هەتا جوڵەیەکی دروستی شوانە دکتۆر بە دڵنیاییەوە خەڵک ئەچێ بۆ مەسەلەن لەگەڵ ڕێزمە ئەچن بۆ شاخەوانی خۆ هیلاکردن و مەسەلەن 10 کیلۆمەتر لە هیچ مەصدەرێک و لە هیچ پزیشکێ پێ ناڵێت تۆ ڕۆژی 3 ساعت 2 ساعت شۆ بە پێ بڕۆ شتی وان نییە تۆ 24 ساعتەکە 20 دقیقە نیو ساعت ئەوەیتە تەوا بۆ هەموو کەسێک کافی ئەگەر بە پێ بڕۆی جگە لە ئیشەکە و ئێدە ئێمە خەڵکمان هێڵە من هەموو ڕۆژێک ئەچم بۆ ئەو شاخە 2 ساعت ئەڕۆم ئەمە ڕاستە ئەو کاتە مرتاحی پێی خۆشە جستەی هین بەڵام لە تەمەنێک و لە سەردەمێکە زەرەری لێ سپاس دەکەین بەرز سپۆری ئێسکاوی سپاس بۆ ڕێنماییکردن لەم تەوەرە دەچینە ڕگەی کۆتای بەرنامەکەمان دەنگی ڕەسەنە جارچینە لای جوان حاجۆ بجنا زراب سركا
گردان بمۆریک و جاوهرێ تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بمێنن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ کاتتان بەخێر.